ئێمە برای هاندەرانی یانەوەرشی نەورۆزی سندوقێکی کۆمەکی هاوکاری دادەنێن و بە خۆمان یەکەم کەس هاوکاری دەکەین ئەلێرە بە کاک ئومێد خۆش ناوێش دەرێم ئەوش بێتە سەخەت خوا بەزادی بە سەدان تەلەفۆن لۆ دەدرێ ئەمە یاریش ناین بەڵام ئەو ڕۆژی لە بەخاتی یانەی وەرشی نەورۆز ئەمە لەوێ ئامادەینە و کۆمەکی یانەی وەرشی نەورۆزەکە ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە ڕۆژی هەینی یاری شورتەوە هەولێر دەکرێت لەگەر کاک سەفین یاسین لە سەخەتین لەوەی ئەو اختراعاتچیە یاخود بلیتەکان بۆ داهاتی بلیتەکان بۆ یانەی نەورۆز و فرۆشە یاخود سندوقێکی کۆمەکی هاوکاری دادەنێن و بە خۆمان یەکەم کەس هاوکاری دەکەین و سەرۆکی یانەوەرشێ دڵنیامە هاوکاری دەکا هەمومان بەشدار دەبین ئێمە برای هاندەرانی یانەوەرشی نەورۆزین هیچ فەرقمانی هەمومان کوردین با لە کاری وەرزش سیاست وەلانین سیاست وەلانین ئەم یەک تێبینیم هەیە باسیشم کردیە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئەو بێتە سەخەت پێویستی بە هیچ کەسێک نییە بە هیچ کەسمان نییە ئەوە وەرزش ئەوە سیاست نییە سەرۆکی حکوومەت توانی لە ماوەچی کەم وا لە گوگڵ بکە گوگڵ هەموو تازان گوگڵ گوگڵ ماپ بە خۆی دابستەوە گوگڵ ماپ دایمەن خەریکی خۆیتی خەریکی هەولێر و خەریکی شارەکانە سەرۆکی حکوومەت خەریکە ئەو شارانە جادە لەوێ زیاد دەکات جادەك لەوێ زیاد دوو سایدێک لەو لای بینایەک لەو لای گوگڵ هەر پێی دەکرێت ئەوانە زیادکە ئەو شتە مادام سەرۆکێک ئەو شتانە بکە وەکو سەرۆکی ئیمارات بی یعنی هەندە چالاک بی با سیاست وەلانین با بێ چاوەکی لە یانەی وەرزشی نەورۆزش بی ئەوانش خۆمانەوە دڵنیامە ئەو پەیامەی پێ بگا و ئەو پەیامەی خەڵکی سلێمانی پێ بگا سەرۆکی حکوومەت دێتە سەخەت و ئەو شتەی هەڵ دەکات دڵنیام کاک سەفین بە هەموو شوێک حەزرە بە هەموو شوێک دڵی من ڕاوەستایمە و دڵنیامە یەکەم کەسیش دەبی کە هاوکاری بخاتە ناو سندوقی کۆمەکی یانەوەرشی نەورۆز بەڵام هیوادارم کەسێک لە یانەی نەورۆز لە لامان ئامادە بێت چکەمە بە سەرپەرشتی دەکەین و شتەکە دەکەین ئەوان یەکەچیان لەوێن دەربێ بەخۆی ئیستیلام کا لە خەڵک بەخۆی لەکەن سندوقەکە بێ و بەخۆی سندوقەکە ئیسلامکە لۆ هیچ قسە لە هیچ لایەک قسەمانێت قسەتان لەگە ئیدارەی نەورۆزیش کردووە ئەوانش قسەمان لەگەڵ کردوونە ئینشاڵڵا لە سەخەت دەبن ئەوانش لەخوا بەزادی بە سەدان تەلەفۆن لۆ دەدرێ ئەمە یاریش ناین بەڵام ئەو ڕۆژی لە بەخاتی یانەی وەرشی نەورۆز ئەمە لەوێ ئامادەینە و کۆمەکی یانەی وەرشی نەورۆز دەکەین کۆمنتەکان دیارە یانەکی گەورە بە کەس ناکرێت دەبێت حکوومەت هاوکاری بکە بە من و بەویدی ناکرێت ئەمە تاین هاوکاریەک بکەین وەکو خەڵکە تاین هاوکارێکی باشش بکەین بەڵام ئەگە بتەوێ یانە بکەوتە سەپێی خۆی ئیشی حکوومەتە حکوومەت دەتوانێت یان هەرە دەوڵەمەندەکان دەتوانن ئێستا تەمەشا بۆ نمونە سەفین یاسین سیرکە یانەوەرشی هەولێر چەند فەرقی کردیە ماشەڵڵا بە ماوەی کەم سەرۆکی یانە گۆڕا سەفین یاسین هات چەند فەرقیە لەبەرەوەی کابراایە کە پشتگیریانەکەی و لە بەرچی خۆشی لە جیرفانی خۆشی پشتگیریانەکەی خوا سەرکەوتوی دوور لە سیاست باواز لە سیاست بێنین بەڵام نازانم یانیەوە دەبی کەسێک هەبی لەوانەش ئێستا دیارە بەڵام خەڵکانێک بێنە سەخەت لەوێن دەرش لەوانەیە خەڵک سلێمانی خەڵکی باشی لێنەوان ئەوانش بێنە سەخەت بەڵام با سیاست وەلانین ئەوە وەرزشە با هەمومان بەدڵەکی فراوان وەڵڵاهی ئێستا لەم بپرسی ناوی چار لاعبی نازانم یانەی نەورۆز ناوی 4-5 لاعبی یانەی هەولێر نازانم ناوی 4 لاعبیانەی ئەوە بەس کە گۆتت وەرزش ئینسانیەت مەجبورین یان بە جواب بین شار کوردستان شارەکە دێت یعنی شاری سلێمانی برامانن یعنی فەرقی هەولێر و سلێمانی چییە دهۆک فەرقی دهۆک و هەولێر و سلێمانی و کەرکووک هەموو شارەکان چی هەموو براینە بە هەمومان هاوکار بین بەرنامەی من جیاوازە ئەو بەرنامەکە دەکەم ئەو بەرنامەش فەرقی ئەوە وەکو کوڕەکی هەولێر وەکو گەنجێکی هەولێر وەکو خەڵکی هەولێر من ئەو کەمپینەمان ڕاگەاندە لەگەر چەندین کەساتی کاپتن عیماد و جەماعەت پێکەوە لەگەر سەرۆکیانی وەرشی هەولێر و داوا لە پارێزگاری هەولێر و داوا لە هەموو بەرپرسانی هەولێر و دڵنیامە هەمویان دێنە سەخەت هەموو بێنە سەخەت و هاوکاریمان بکەن ئەم ئەلێرە بە کاک ئومێد خۆش ناوێش دەرێم ئەوش بێتە سەخەت کوتا پرسیارم بە کورتی هیچ بڕەپارەی کوکراوەوە تاوکو ئێستا نیشان دەستی پێ نەکردووە ڕقم حیسابەکی خۆیانمان دەوێ و ئینشاڵڵا دەست پێ دەکەین لە سۆشیال میدیا و لە هەموو شوێنەکان ئینشاڵڵا